تازه. Gutti euro hoor. مورد این که بود بوده ورقه
باشگاه ببینه.
بناوی خوای گەورە و میهرەبان بناوی گەلی کوردستان هەواڵان بەڕێزان بەخێر بێن بۆ تەواوکردنی دانیشتنی یەکەمی بەرلەمانی کوردستان. بەرنامەی کار ئاماژە بە بەرنامەی کاری دانیشتنی دەستپێکی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان کە لە 6/11/2018 دەستی پێ کرد و بە پێی حکمی مادەکانی 46 47 48 لە یاسای ژمارە 1 ساڵی 1992 هەموار کراو بەرنامەی کاری دانیشتنی خولی پێنجەمی بەرلەمانی کوردستان عێراق بەم شێوەرەی خارەوە دەبێ. یەکەم سند خواردنی ئەم پالێوراوانەی خارەوە لە شوێنی ئەو پالێوراوانەی کە سندی یاساییان نەخواردووە بە پێی ماددەی یەکەم لە یاسای ژمارە 13 ساڵی 2009. یک راهی رهبر ابراهیم، دو زیدان رشید خاناودل، سه سیروان فرج محمد. دوم هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان کە پێک دێن لە سەرۆک و جێگیری سەرۆک و سکرتێری بەرلەمان و پرۆسەی هەڵبژاردن دەست پێ دەکات. اینجا دوو بچووکترین بەرلەمانتار دێن بۆ یارمەتیدانی ئێمە بۆ جیاکردنەوەی دەنگەکان و ناونووسین. ئەنجامی هەڵبژاردنەکان بۆ سەرۆک و جێگر و سکرتێری پەرلەمان اینجا ئەو دێنە جێگای خۆیان، جێگای دەستای سەرۆکایەتی و من ئەو جێگایە بەجی دەیڵم. هەواڵان بابینە سەر بەرنامەی کار و خاڵی کوبوونەوە. پاڵپشتی بە مادەی 61 بورگا سیێ ji yasa هەڵبژاردنە پەرلەمانی کوردستانê ژمارە 1 ساڵا 1992 ji ber ku berêzan Qubad Celal Hisamuddin, Şaban Ali Şaban, Şaswar Abdulwahid Qadir sînd xwarina yasayî encam nedaye li demê diyarkirî da lewra wek Perlemanê Kurdistanê daxwaz ji Komîsyona Bilinda Serbixweya Helbijardina û Rapirsiyê kiriye ku navê wan berbijêrên bihên hinartin da ku navên wan berbijêrên dî bihên hinartin da ku li cihê wan da sînda yasayî encam bidin. Komisyonê binûsraweka fermî cava Perlemanê Kurdistanê daye û li cihê berrêz Şaban Ali Şaban, berrêz Zêdan Reşîd Xanaudel ji fraksiyona Partî Demokratîk Kurdistan, li cihê berrêz Qubad Celal Hisamuddin, berrêz Rahî Rahber İbrahim Seîd ji fraksiyona Heyetîn Niştimanî Kurdistan, li cihê berrêz Şaswar Abdulwahid Qadir, berrêz Sîrwan Fereç Muhammed ji fraksiyona Colanewey Newey Nû. Palpişt bi burga yek ji madde 5 ji yasaya jimare 5 ya sala 2009 berrêz Zêdan Reşîd Xan Awdel kerem biket bêt bo encamdana sînda yasayî, berrêz Rahî Rehber İbrahim kerem biket bêt bo encamdana sîndxwarina yasayî, berrêz Sîrwan Fereç Muhammed kerem biket bêt bo encamdana sînda yasayî. من زێدان ڕەشید خان ئاودەل برادۆستی بە ناوی خوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری یەکێتی گەل و خاچی کوردستانی عێراق و بەرژەوەندیە باڵاکانی بکەم.
بەناوی خوا من سیروان فەرەج محەممەد بابان بەخوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری یەکێتی گەل و خاکی کوردستانی عێراق بوو بەرژەوەندێ باڵاکانی بکەم. بله نوکه دین سرخالا دو پالپشت بماده 48 جیاسای هل بجارتنا پارلمان کردستان جماره 1 سال 1992 هموارکری ده درگه خوبر بجیر کرنه وکین بو پست سروک پارلمان کردستان و پست سروک جیگر سروک پارلمانی و پست سکرتیر پارلمان کردستان پیشوی درگاهی وکن داخازش دو پارلمان ترد گنجت کن بین یارمتی ها بدن بو شک جدا کردن و ناف نویسینا ناوا بله نوان خوشک سارا که پیشوا بفرمون اولا پیشوای ناو نوسین بکن اوش کارتی دنگ دانن بله استاش ده درگه بربجیری وکن خوا کاندید کرنه وکن بو بربجیر پست سروک پارلمانی هر فراکسیونک شد کسی که دست نشان بکتن بله که من بەڕێز سەرۆکی پەرلەمان خوشک و برانی بەڕێز پەرلەمانتارانی بەڕێزی کوردستان گەلی کوردستانی خۆشەویست ئێمە هیوامانە خواست لە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان کە ئەمڕۆ هەواڵانی بەڕێزمان لە برایانی بەڕێز لە فراکسیۆنی یەکێتی بەشدار بوونایە و ئێمە لە گفتوگۆکانمان بەردەوامین و پۆستی سەرۆکی پەرلەمان ئیستیحقاقی یەکێتی نیشتیمانی کوردستانە بەڵام بەداخەوە ئەمڕۆ لە کۆبوونەوەکە بەشدار نین بۆیە ئێمە پابەندین بەوەی ئەم پۆستە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستانە بێت تا ئەو کاتێک گفتوگۆکان بەردەوامە بێ ئێمە دکتۆرە ڤاڵا فەرید وەکو فەرلەمانتاری پارتی دیموکراتی کوردستان پێشنیارەکەین بۆ پۆستی سەرۆکی پەرلەمان هەر کاتێک لە گفتوگۆکان لەگەڵ یەکێتی تەواوبووین ئەو کات ئەم بەڕێزە دەست لە کارە کێشێتەوە و بەربژێری یەکێتی نیشتیمانی هەڵەبژێرین بۆ سەرۆکی پەرلەمان. ناوێ سێقۆلی باڵا فەرید بەلوێری بنوێسن بەلێ چ فراکسیۆنەکە دیترێ بەڵێ بەڵێ بەڕێز سەرۆکی یەکەم دانیشتنی پەرلەمانی کوردستان ئێمە وەکو فراکسیۆنینەوەی نوێ باوەڕمان بۆ هەیە کە ئەم دەستگایە دەستگایەکی دیموکراسیە و پەیوەندی نییە بە هیچ کام لە پۆستە حکوومیەکانەوە و نوێنەرایەتی خەڵکی هەرێمی کوردستان و سەرجەم فراکسیۆنەکانەکە لەبەرەوە دەستەی سەرۆکایەتیش گرنگە کە نوێنەرایەتی سەرجەم فراکسیۆنەکانی یا زۆرینەی فراکسیۆنەکانی ناو پەرلەمانی کوردستان بکە هەر لەو سۆنگەیەوە کە ئێمە پێمان وایە ئەم دەستگایە بەشێک نییە لەو پاکێجی حکوومەتە و بەشێک نییە لەو مامەڵەیە کە هەندێک لە حیزبەکان و فراکسیۆنەکانێکن ئێمە وەکو فراکسیۆنینەوەی نوێ لە پەرلەمانی کوردستان کاندیدمان هەیە بۆ پۆستی سەرۆکی پەرلەمانی کوردستان بەڕێز سیپان سالم. سیپان سالم سپاس. هیچ فراکسیۆنێکەکەی هەیە؟ پاشان ئێستات هەیە؟ کاک سۆران پێخۆشە نقطە نیزامیەکی وەربگرین بەس ئەگەر سەرەوە سوێندخوار نەبیتن بەلێ کەرەمکە. بەڕێز سەرۆکی یەکەم دانیشتن بە پێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان کە خولی پێشوو دەرچووە و بەندە ئەندامی لیژنەی نووسینەوەی ئەو پەیڕەوە بووین
لە ڕاستیە شتێک بە ناوی سکرتێر نەماوە سەرۆک و جێگری یەکەم و جێگری دووەم بە مەرجێک ڕەچاوی ڕێژەی ئافرەت بکرێت تێیدا بۆیە ئەم پەیڕەوە ناکرێت بە بەهانەی ئەوەی کە یاسای ژمارەیەکی ساڵی 92 هەڵبژاردن لەوێ وای نووسیوە ئەم پەیڕەوەی یاسای پێدەرەچێ وەک پەیڕەوی ناوخۆی ڕێکخراوێک و تەنانەت ئەنجومەنی وەزیرانیش نییە بۆیە قووەتی ئەم پەیڕەوە لە سەروی یاساکەوەیە و دەبێت کار بەم پەیڕەوە نوێیە بکرێ تەنانەت لە سوێن خواردنەکە شکاندنی پەیڕە بوو هیوادارم لێرە ئەمە تکرار نەکرێتەوە جێگری دووەمە نەک سکرتێر زۆر سپاس سپاس دکتۆرە بەڕێز سەرۆکی پەرلەمان دیاراوەی لە مادەی لە بەرنامەی کاردا هاتووە و ئیسنادی کردووە لەسەر مادەی 48 لە یاسای ژمارەیەکی ساڵی 1992 ئەوەیان بەرکارە و پێویستە ئەوە جێبەجێ بکرێتن لەبەر ئەوەی یاسایە و هەر کاتێکیش وەکو عرفێکی پەرلەمانی وەکو قاعیدەی قانونیش هەر کاتێکە تەناقض هەبووە لە بینی یاسا و لە بینی پەیڕەوی پەرلەمانی کوردستان عیبرەت بە یاساکە بۆ بە یاساکە وەرگیراوە لەبەرەوەی لێرانە لە تەسمیەکان تەناقض هەیە بۆیە پێویستە کار بە یاساکە بکرێتن و بەرنامەی کار بە شێوەیەکی یاساییدا ڕێژراوە هیچ خەلەلێکی تێدا نییە سپاس باشە سپاس بۆ ئەمیە ئەلبەتە هەواڵان پشتیمان ڕاوێژکاری شێوردارێن یاساییژی کری بەرنامەی کار هاتیە داڕێتن بڤی شێوەیی سپاس بۆوە ئەگەر هیچ فراکسیۆنێکی بربژێر بۆ پۆستی سەرۆکی بەرلەمانی نەما ئێستا دەوی دەرگەهی گرین کەسێکی دینینە تمام ئەوە دەرگەه بۆ پۆستی سەرۆکی بەرلەمانی هاتە داخستن و اینجا دێ دەرگەه هێتە vekirن بۆ پۆستێ جێگیری سەرۆکی پەرلەمانی کوردستانê بەڵێ کاکمێت بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێز ئەندامانی پەرلەمان کاندیدی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان بۆ پۆستی جێگری سەرۆکی پەرلەمانی کوردستان بەڕێز هێمن هەورامی هێمن ئەحمەد حەمەد ساڵحە کە کاندیدە لەلایەن فراکسیۆنی پارتیەوە بۆ پۆستی جێگری سەرۆکی پەرلەمان زۆر سپاس باش چ فراکسیۆنەکەتی هەیە فەرموو بەڕێز سەرۆکی یەکەم دانیشتنی پەرلەمانی کوردستان ئێمە وەکو فراکسیۆنی نەوەی نوێ لەبەرەوە هۆکارانەی لە یەکەم وتەما باسم کرد وەکو فراکسیۆنی نەوەی نوێ کاندیدمان هەیە بۆ جێگری یەکەمی سەرۆکایەتی پەرلەمان و بەڕێز کاوە عەبدولقادرمان کاندید کردووە وەکو فراکسیۆنی نەوەی نوێ بۆ ئەو پۆستە زۆر باشە دەست خۆش هیچ کاندیدێکی دیترێنینە باشە دەرگەه دێتە دایەخستن بۆ پۆستێ جێگیرۆ سەرۆکی پەرلەمانیان بربژێرە ئەو ژوب دیمەی هات نکە دێ دەرگەهێتە vekirن بۆ پۆستێ سکرتێرێ پەرلەمانی کوردستانê هەر فراکسیۆنێکە بربژێرێ خو هەیە بلا کەرەمکەت فەرموو کاک محەممەد بەڕێز سەرۆکی پەرلەمان لەبەر گرنگی بەشداریکردنی پێکاتەکانش لە سەرۆکایەتیەکانی هەرێمی کوردستان وەکو لایەنە تورکمانیەکان بە باش دەزانن کە ئێمە کاندیدمان هەبیت لە دەستەی سەرۆکایەتی بۆیە بۆ پۆستی جێگری دووەم یاخود سکرتێری پەرلەمان خاتوو مونە نەبی نادر کاندید دەکەین سپاس مونە بەڵێ فەرموو بەڕێز سەرۆکی یەکەم دانیشتنی پەرلەمانی کوردستان لەبەر گرنگی فراکسیۆنەکەمان بۆ توێژی ژنان و لەبەر ڕێزگرتن لەو یاسای کە دەڵێت سەرۆکایەتی پەرلەمان دەبێت یەکێکیان خاتون بێت ئێمە یەکێک لە ئەندامانی فراکسیۆنەکەمان کاندید دەکەین بۆ پۆستی سکرتێری پەرلەمان یان جێگری دووەمی پەرلەمان بە ناوی مژدە مەحموود سپاس باشە دەستخۆش اینجا ناوانوێستینەشی بکەن باشە بنوویسم من ناوی درستای ننویسانم ناوی سیقۆلی بنویسم ئەڤەڵان بۆ ئەوەی ڕێڤەچوونە دەنگدانێ ڕەنگێکی جوان و ڕێکوپەی ڕێڤە بچیتن دێناف ئێنە خواندن پێنج پێنجە
دین کارتن دنگدان ورگیرن و حرک ناوه بربجیری با پوستیل سر دیار صندوق دیارن کار جدانه ی سروکو جیگرو سکرتیرا ده کنت وان صندوقا دا اینجا جی ده دنگ اینا فرس کرن نشوف داوي كرشته تمام das hoş أدينا وهم يخفينا توانا بو باشه اولا دنکه داخازا ناواکن کبلا بین بودنگدانه برس آزاد اکرم بهرام برس آشنا عبدالله قادر برس امید عبدالرحمن حسن برس ابو بکر عمر عبدالله برس احسان محمد سلیم بنویری باشتره الو روز نارنجه
شين الفيدري باشا بريس إدريس إسماعيل عبوش بريس أرشد حسين محمد بريس إسماعيل علي طه بريس آيدن معروف سليم بريس بالامبو محمد علي. ام دی بردوام بین برئیس بختیار شکری سلیمان برئیس بدری اسماعیل محمود برئیس بجار خالد عبدالله برئیس بهجت علی ابراهیم برئیس بهمن کاک عبدالله. برئیس بلین اسماعیل حاجی ابراهیم برئیس بیگرد دلشاد شکر الله برئیس پیشوا طاهر مصطفى برئیس جنان جبار بویا برئیس جلال محمد عبدالله. برئيس جلال محمد أمين برئيس جمال حويس مصطفى برئيس جوان يونس محمد برئيس جهاد حسن إبراهيم برئيس جيا حميد شريف.
برئيس حسيبة سعيد إبراهيم، برئيس حكمة محمد أبو زيد، برئيس خديجة عمر طه، برئيس دابان محمد حسين عبد الله، برئيس دياري أنور حما رحيم. برئيس ذكرى أحمد إسماعيل، برئيس راهي رهبر إبراهيم سعيد، برئيس رزقار عيسى سوار عيسى، برئيس رزقار محمد محمود، برئيس روبينا أويميلك عزيز. برئيس روباك أحمد رحمن، برئيس روجان محمد كريم، برئيس روجان إبراهيم علي، برئيس روميو حزيران نيسان، برئيس ربوار عبد الرحيم عبد الله. برئيس رواس فايق حسين، برئيس زانا خالد إسماعيل، برئيس زياد جبار محمد قادر، برئيس زيدان رشيد خان أودل. برئيس جيان طاهر أحمد، برئيس ظاهر محمد علي، برئيس سارة دلشاد بكر، برئيس سروان محمد علي، برئيس سعيد مصطفى تترخان.
كي راهي بلي ناوي راهي لبروتوكول بس راه تو كسون دي اساين خالد خوش الاخر نفر صلت ده اخر تواني بلي من بناوي راهي شلب كم نهت ياسين بلي اخر بلي او راهي سون دي اساين خالد ناوي لبروتوكول رجم كريتو اخري ودو خوش هذا سي دنجي دي اخيرا اخير وقتها مخد سي دنجي دي ماشي وذا كان دنجي ده بريس سوران عمر سعيد بريس سيروان فرج محمد بريس سفين آغا عمر آغا بريس سلمى فاتح توفيق بريس سوسن محمد ميرخان بريس سيبان سالم حسن بريس سرچنار أحمد محمود بريس سرقو آزاد حسين بريس صباح محمود محمد بريس شاخوان رؤوف مصطفى بريس شادي نوزات وهاب بريس شايان كاكا صالح بريس شوان كريم محمد بريس شنو أشقي عبد الله بريس شيرين أمين عبد العزيز بريس شيركو جودة مصطفى بريس شمول آشين صابر بريس عباس فتاح صالح بريس عثمان كريم سوارة بريس عثمان علي إسماعيل بريس عبد السلام عبد الله حسن بريس عبد الستار مجيد قادر بريس عبد الله محمود محمد بريس علي حما صالح بريس عبد الناصر أحمد علي
باشه پێشەوەی بچم. بريس واهي كمال صوغون، بريس فريد يعقوب إيليا جورجيس، بريس فيصل عباس عولا، بريس فالا فريد إبراهيم، بريس كاروان عبد الرحمن قادر. بريس كاظم فاروق نامق، بريس كاو عبد القادر حسن، بريس كلارا عوديشو يعقوب، بريس قلاويش عبيد عثمان، بريس قليزار رشيد حاجي بدري. بريس قوران عمر علي، بريس قلستان سعيد حمد، بريس قلستان باقي سليمان، بريس لقمان حمد صابر، بريس ليزا فلك الدين صابر. بريس ليلى عبد الجبار حدو، بريس محسن حسين مصطفى، بريس محمد سعد الدين أنور، بريس محي الدين حسن يوسف، بريس مسلم عبد الله الرسول. بريس مجدة محمود محمد، بريس مم اسكندر مم، بريس منى نبي نادر، بريس مم برهان حمد، بريس نجاة شعبان عبد الله.
برئيس نزار ملا عبد الغفار برئيس ويسي سعيد ويسي برئيس هاوري بناء محمد برئيس هدية مراد حيدر برئيس هلس أحمد محمد. برئيس هيفيدار أحمد سليمان برئيس هيرش حسن حمد برئيس هيمن أحمد حما صالح برئيس هجار حسن أحمد برئيس هورمان حما شريف برئيس ياسين خضر طه. بله. برزان تانيا من ماوم بله پیشوی من بچم بو دنگ بدم برئيس راهي راهبر إبراهيم سعيد سين دا ياساي نخاريا دا خازت كم كوت بروتوكول دا نيت انويسين سپاس. توابون باشه اولا گلک سپاس برنگی که گلک جوان پر رو چو دنگ دانمه
نکجی ده دخازش حوالاکین هر دو گنجد ماکو دست به فرزا دنگا بکن یعنی جیک جدا کرنا دنگا بکن برای سیپان سلیم سیپان سالم برای والا فرید والا فرید سیپان سالم والا فرید والا فرید والا فرید سیپان سلیم والا فرید والا فرید والا فرید والا فرید والا فرید سیپان سالم والا فرید والا فرید دوباره والا فرید والا فرید والا فرید والا فرید سیپان سالم والا فرید 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 والا فرید
Vala Ferit. Vala Ferit. Denk nedre. Vala Ferit. 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 Sipan Salim. Sipan Salim. Sipan Salim. Vala Ferit. 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 Kotay Peyat.
من شد بێت بەڕێز هێمن هەورامی هێمن هەورامی بەڕێز هێمن هەورامی بەڕێز هێمن هەورامی 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 کاوە عەبدولقادر هێمن هەورامی کاوە عەبدولقادر کاوە عەبدولقادر هێمن هەورامی 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 دووبارە هێمن هەورامی کاوە عەبدولقادر هێمن هەورامی کاوە عەبدولقادر هێمن هەورامی هێمن هەورامی مونە ئەوە لێرەبی هێمن هەورامی 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 باڵا هێمن هەورامی هێمن هەورامی کاوە عەبدولقادر هێمن هەورامی هێمن هەورامی و باڵا